ئێستا ئێمە بینەر و جۆگرێکی تایبەتی ئۆرکسترای سیمفۆنی سلێمانیمان هەیە. ئەمە سێمین کۆنسرتی ساڵی 2024 کۆتا کۆنسرتمانە بەڕابەرایەتی هانز ڕۆتمان کۆنسرتەکەمان بەڕێوەچێ بە بەشداری زیاد لە 60 ژەنیار کە 55 جان کورد و خەڵکی سلێمانین و 5 ژەنیاریش لە وڵاتی مۆسکۆ لە بەغاوە هاتووە لەگەڵمانە بەشداریەکە. ئەم کارانی ئەمڕۆ کاری کوردی و کاری کلاسیکی تایە، کارێکی مۆزارتە ژەنین مندلسۆن ژەنین سمفۆنیەکە و سێ کاری سێ دانەری کورد مامۆستا نەجادەمین، کاک زۆزی قەرەداغی و کاک ئارێز عومەر کارەکانیان ئەم ئێوارەیە ژەنێ. کارەکان بە شێوەزی ئۆرکسترایی کوردیەکانە ژەندرێت. هەموو کارەکان کاری ئۆرکستراین لە فۆرمی ئۆرکسترا هەمووی داڕێژەوەتەوە. بۆچی ئەو ژەنیارانە لە دەرەوە هێنراوە؟ خۆ لە کووردا ئەو ژەنیارانەمان نەبوو؟ ئێمە نیمانە ئەو ژەنیاری ئەو ئامێرە براسات و فودارانەی کە هێناومانن لە کوردستانە بەداخەوە ژەنیاری لەو ئامێرانەمان نییە، بۆیە هەموو جارە پەنابین بۆ ژەنیاری دەرەوە. خوازارین کە ئێستا پەیمانگای هونەرجوانەکان و کۆلێجی هونەرجوانەکان گرنگی بۆ ئامێرانە بدەن و ژەنیاری ئەو ئامێرانە دروستکەن بۆ ئیتر لە مەلا پێویستیمان بە ژەنیاری دەرەوە نەبێت. کاکنیاز بەشداری خەڵک بۆ ئەوی کە گوێبیستی ئەم جۆرە موزیکە بێت لە چه ئاستێکدا کام ساڵ ئێوە مەسێم کۆنسرتانە؟ بۆ خۆتانەزانن ئێمە هەموو ساڵێک هۆڵەکانمان پڕ بۆتەوە. ئێستا ئێمە بینەر و جۆگرێکی تایبەتی ئۆرکسترای سیمفۆنی سلێمانیمان هەیە و بەم چالاکیانی کە لەم ساڵانە ئەخرا بە بەردەوامی کۆنسرتەکانمان کردووە وامان کردووە ئەو جۆگر و بینەرانە هۆڵەکان پڕ بکەنەوە و خولیایەکی باشیانەیە. هیوادارین پاڵپشتیمانە بێ، هاوکاریمانە بێ، بتوانین لە ساڵی 2025 بە هەمان نەفەسی ئێستا بەردەوامین و بتوانین هەم خزمەتی هونەری میلەتەکەی خۆمان بکەین، هەم کاری هونەری پێشکەش بکەین، هەم کاری جوانیش بین بە گوێی جۆگرەکانی خۆمان. بەڵێ ئەم ئیشە لەسەر داواکاری ئەم ئۆرکێسترایە لەلایەن نیازنووریەوە داوام لێکرا ئیشێ بنووسم بۆ ئەم ئۆرکێسترایە، بەڵام منیش لەبەرەوەی کە مەجالم نەبوویتی ئیشێکی کورتم نووسی، بەڵام من کارێکم کردووە کەەوە هەوڵم ماوە نەبێ بە سەمفۆنی، چونکە ئیشەکە کوردیە ڕاستیەکەی، کوردیەکی ڕەسەنە بە ناوی ئەس خەلەفم، گۆرانەیەکی ناسراوی کرمانجیە. جا من زۆر ئیشم لەسەر مەتەریاڵی کرمانجی کردووە، ئەمەش یەکێکە لەوانە، بەڵام وەکو وتم نەمهێشتۆ ببێ بە سەمفۆنی بۆی کە کوردیەتیەکەی خۆی بپارێزم، بەڵام ئەوەیە ئیشەکە کورتە درێژ نییە. هیوادارم ئیتر بەگوێ بینەران باش بێ. بۆ لە سلێمانیەوە کار لەسەر کرمانجیەکی بەو شێوە بەربڵاوە، واتە ئەوەنە عاشقی کرمانجی؟ بەڵێ من بەڕاستی ئەمە جارێکم نییە لەسەر کرمانجی ئیشەکەم. من شتێکی کەشم هەیە بە ناوی 33 مینیاتۆری کرمانجی، یعنی زۆر دەمێکە لەسەر کرمانجی ئیشەکەم. بۆچی ئەمەم هەڵبژاردووە؟ لەبەرەوەی کە کوردی خۆمان زۆربەی زۆری تۆزە خەتەرە دەستکاری بکەی، لەبەرەوەی کە نازانی ئەساڵەتی چۆنە و لە کوێوە هاتووە و ئایا بەڕاستی کوردیە. هەرچەنە لە ڕووی ئەنالیزەوە توانی ئیسپاتیکی کوردیە کوردی نییە، بەڵام ئەوەی کرمانجیەکە دڵنیام لەوەی کە کوردیە و هیچ ترسێکی نییە. واتە موزیکێکی ڕەسەنی پاکە. باڵێ باڵێ، هەر بۆیەشە نەمیستۆ ببێ بەو سەمفۆنیا گەورەی کەەوە لەبیر دەچێتەوە تێماکە چییە یا مەتەریاڵەکە چییە. نەخێر، مەتەریاڵەکە بە بەردەوامی لە ئەوڵەوە تا ئاخیر گوێ لێیە بە بەردەوامی، بەڵام هەردوو بارەبوونەوەیەک بەرگێکی نوێی لەبەردایە.